داهات یارێم لە ساڵی 2015دا زیاتر بوو لە موچەی ساڵێکی فەرمانبەران و بەشێکی زۆری داهاتەکان دیار نین. چیان لێ هاتووە؟ حکوومەت یارێم لەم ساڵدا سیاماری جیاوازی لەسەر کۆی موچەی فەرمانبەران بڵاو کردوێتەوە و تەنها لە 2 مانگدا 40 ملیارد دینار زیادی کردووە. پارێزگاری سلێمانی ڕایگەیان پابەندە بە ڕێکەوتنی نێوانی چەتی و گۆڕانەوە و ئامادەیە پۆستەکەی ڕادستی کاندیدی بزوتنەوەی گۆڕان بکات. بەهۆی دوو تەقینەوەی خۆکوژیەوە لە حسێنەیەکدا لە بەغدا 15 کەس کوژران و 5 دیکەش بریندار بوون. داعشیش بە پرسیارەتی خۆی لە تەقینەوەکان ڕاگەیان. This is NRT News. جارێکی دیکە جوانترین سڵاوتان لەبێ و ڕاستەوخۆ لە پانۆرامای ڕووداوەکانە و لەگەڵتان بەردەوامین. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت یارێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا راپۆرتی داهاتی بەرهەمهێنانی نەوتی بۆ ساڵی 2015 بڵاو کردەوە. بە پێی داهاتی راپۆرتەکە و بە دوواداچوونەکان بێ حکوومەت یارێم لەو ساڵەدا بێجگە لە داهاتی فرۆشتنی نەوت بەتەنکەر و نەوتی ڕەش و غازی سروشتی نزیکەی 9 ملیارد دۆلاری دەستکەوتووە کە بەشی موچەی ساڵێکی فەرمانبەران دەکات. لەم راپۆرتە شیکاریەدا وردەکاری راپۆرتەکە و داهاتەکانی فرۆشتنی حکوومەت یارێم و ناشەفافی راپۆرتەکە دەخرێتە ڕوو. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا راپۆرتی داهاتی بەرهەمهێنانی نەوتی بۆ ساڵی 2015 بڵاو کردەوە. بەپێی داهاتی راپۆرتەکە و بە دوواداچوونەکان بێت حکوومەتی هەرێم لەو ساڵەدا بێجگە لە داهاتی فرۆشتنی نەوت بە تەنکەر و نەوتی ڕەش و غازی سروشتی نزیکەی 9 ملیارد دۆلاری دەستکەوتووە کە بەشی موچەی ساڵێکی فەرمانبەران دەکات. لەم راپۆرتە شیکاریەدا وردەکاری راپۆرتەکە و داهاتەکانی فرۆشتنی حکوومەتی هەرێم و ناشەفافی راپۆرتەکە دەخرێنە ڕوو. یەکەم لە لاپەڕەی نۆی راپۆرتەکەدا هاتووە کە زیاتر لە 31 ملیۆن بەرمیل نەوتی خاو فرۆشراوە بە کڕیاری ناوخۆ، بەڵام بە هیچ شێوەیەک باس لەوە نەکراوە بە چەند فرۆشراوە، بە کێ فرۆشراوە، مەبەست چییە لەوەی بەناوخۆ فرۆشراوە. ئەو زیاتر لە 31 ملیۆن بەرمیل نەوتە ئەگەر بەو نرخەی نەوتەکە هەژمار بکەین کە هەرێمی کوردستان لە بازارەکانی دەرەوە فرۆشتوویەتی کە لە راپۆرتەکە هاتووە و 31.75 دۆلارە، کەواتە پارەی نەوتی فرۆشراو لە ناوخۆی کوردستان ملیارێک و 154 ملیۆن دۆلارە، بەڵام ئەم پارەیە دیار نییە چی لێ هاتووە. دووهەم لە لاپەڕەی هەشتی راپۆرتەکەدا هاتووە کە هەرێمی کوردستان 4 ملیۆن و نیو بەرمیل نەوتی خاوی بەڕێگەی تەنکەر لە ماوەی 1 ساڵدا هەناردەی دەرەوە کردووە کە ڕۆژانە دەکاتە 12435 بەرمیل. شیکاریەک دەکەین بۆ ئەوەی بزانین چەند تەنکەر دەکات لە ڕۆژێکدا و ئایا ئەم ئامارە دروستە یان نا. هەر تەنکەرێک 278 بەرمیلی تێدایە. بەم پێیەش بێت ڕۆژانە تەنها 45 تەنکەر لە سەرجەم مەرزەکانی هەرێمی کوردستانەوە چۆتە دەرەوە، بەڵام ئەم ژمارەیە دوورە لە ڕاستیەوە چونکە ژمارەی ئەو تەنکەرانی کە نەوت هەناردەی دەرەوە دەکەن زۆر لەوە زیاترە. تەنانەت بەپێی زانێرەکان بە تەنها لە مەرزی پەروێزخان زۆر جار ڕۆژانە نزیکەی 300 تەنکەر نەوت ڕەوانەی دەرەوە دەکرێت. بەشێک لە چاودێرانیش دەڵێن دەبێت وەزارەتی سامانە سروشتەکان بوێری ئەوەی هەبێت و ڕاستەکان ئاشکرا بکات ئایا ئەو تەنکەرانە هی وەزارەتن یان ئەوەتە هی حزب و کەسی تایبەتن و ئەویش ئاگاداریان نییە. سێهەم لە لاپەڕەی 11 راپۆرتەکەدا هاتووە کە لە ماوەی ساڵی 2015دا زیاتر لە 16 ملیۆن بەرمیل نەوتی ڕەش بەرهەم هێنراوە لە 3 پاڵاوگە، بەڵام بە هیچ شێوەیەک باسی لە نرخی فرۆشتن و هەناردەکردنی و بەکێ فرۆشراوە نەکردووە کە ئەمەش یەکێکە لە ناشەفافیەکانی داهاتی نەوت. چوارەم لە لاپەڕە 10 راپۆرتەکەدا هاتووە کە لە ماوەی ساڵێکدا زیاتر لە 36 ملیۆن بەرمیل نەوتی خاو دابین کراوە بۆ پاڵاوگەکانی تاوکێ و کەڵک و بازیان و لە دوای پاڵاوتنی ئەو بڕەنەوتەش زیاتر لە 23 ملیۆن بەرمیل بەرهەمەنەوتەکان بەرهەم هاتووە. بنزین، نەوتی سپی، گازوایل، نەفتا، بنزینی فڕۆکە، غازی ماڵان، بەڵام بە هیچ شێوەیەک باس لە داهاتەکەی نەکراوە و ئەمەش بەشێکی ترە لە ناشەفافی راپۆرتەکە. بەڵام بەپێی بەدواداچوونەکان دەرکەوتووە کە داهاتی 11 مانگی 2015 لە بەڕێوەبەرایەتیەکانی دابەشکردنی نەوت لە سلێمانی، هەولێر، دهۆک، نەوت و کانزاکانی کۆیە کە داهاتەکەی دەنێرێتە بانکی کوردستان لە سەر 4 ڕقم حسابی کە ئەمانن: سلێمانی 311
3309 دهۆک 426 3521 هەولێر 500 1565 کۆیە 500 1566 دەکاتە زیاتر لە 2 تریلیۆن دینار کە دەکاتە زیاتر لە 1 ملیار و 600 ملیۆن دۆلار. پێنجەم بەپێی راپۆرتەکەی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم لە ساڵی 2015دا زیاتر لە 138 ملیۆن بەرمیل نەوتی لە ڕێگەی بۆریەوە هەناردە کردووە کە 6 مانگی یەکەم لە ڕێگەی حکوومەتی بەغداوە و 6 مانگی کۆتاییش بە شێوەی سربەخۆ بۆ پارەی خۆی دەستی کەوتووە و ئەو بڕە پارەیەش کە حکوومەتی بەغدا لە 6 مانگی سەرەتای 2015دا نردوویەتی بۆ هەرێم نزیکەی 6 ملیار دۆلارە. لە کۆتاییدا دەردەکەوێت کە داهاتی نەوتی حکوومەتی هەرێم لە ساڵی 2015دا نزیکەی 9 ملیار دۆلار بووە بێجگە لە داهاتەکانی نەوتی تەنکەر و نەوتی ڕەش و غازی سروشتی کە تەنها ئەم داهاتە بەشی موچەی ساڵێکی فەرمانبەران دەکات. ئەمە بێجگەلەوەی داهاتی خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆش سەرچاوەیەکی تری داهاتی حکوومەتی هەرێمە. ئەوەی دەمێنێتەوە ئەو پرسیارەیە ئەم پارانە چیان لێدێت و بۆ کوێ دەڕۆن. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بۆ یەکەم جار لە راپۆرتی مانگانەیدا بڕی دەستکەوتی داهاتی نەوتی خستە ڕوو کە بەپێی راپۆرتەکە داهاتی مانگی ڕابردوو 650 ملیۆن دۆلار بووە. لەو بڕەش 575 ملیۆن دۆلاری خراوەتە سەر حساب بانکی حکوومەتی هەرێم و 75 ملیۆن دۆلاریشی دراوە بە کۆمپانیەکانی بوارینەوت. وەزارەتی سامانە سروشتیەکان لە راپۆرتەکەدا دەڵێت ئەو پارەی پێشەکی وەرگیراوە بێ ئەوەی ئەو بابەتە ڕوون بکاتەوە. هەروە لە راپۆرتەکەدا هیچ ئاماژەیەکی بە تێکرای نرخی فرۆشتنی هەر بەرمیلێک نەوت نەکردووە. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە راپۆرتی مانگانەی خۆیدا بڕی دەستکەوتوی داهاتی فرۆشراوی نەوتی خاوی ئاشکرا کرد. لەو راپۆرتەدا وەزارەتی سامانە سروشتەکان ئاماژەی بۆەوە کردووە ئاشکراکردنی بڕی دەستکەوتوی داهاتی نەوت بۆ یەکەم جار بە مەبەستی زیاتری شەفافیەتە لە بواری نەوتدا. سامانە سروشتەکان لەو راپۆرتیدا کە تایبەتە بە هەناردە و بڕی دەستکەوتوی داهاتی نەوتی مانگیەکی ئەمساڵ تێیدا هاتووە زیاتر لە 18 ملیۆن بەرمیل نەوتی لە بەندەری جێهانی تورکیاوە هەناری دەرەوە کردووە کە دەکاتە نزیکەی 602,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. هەروەها وەزارەتی سامانە سروشتیەکان لە راپۆرتەکەیدا دەڵێت داهاتی دەستکەوتوی فرۆشراوی نەوتی مانگی یەک 650 ملیۆن دۆلار بووە کە 575 ملیۆن دۆلاری خراوەتە سەر حسابی بانکی حکوومەتی هەرێم و 75 ملیۆن دۆلاریشی دراوە بە کۆمپانیەکانی بەرهێمهێنانی بواری نەوت. بەڵام راپۆرتەکە ئاماژەی بەوە نەکردووە نرخی هەر بەرمیلێک نەوتی بە چەند دۆلار فرۆشتووە. هاوکات وەزارەتی سامانە سروشتەکان باسی لەوەش کردووە لە کۆی زیاتر لەو 18 ملیۆن بەرمیل نەوتەی کە هەناردەی دەرەوەی کردووە زیاتر لە 14 ملیۆنی نەوتی کەڵکەکانی هەرێم بووە کە ڕۆژانە دەکاتە زیاتر لە 452,000 بەرمیل نەوت. وەزارەتەکە دەشڵێت زیاتر لە 4 ملیۆن بەرمیل نەوتی لە کێڵەکانی سەر بە کۆمپانیەتی باکوورەوە هەناردە کردووە کە ڕۆژانە دەکاتە زیاتر لە 149,000 بەرمیل. لە راپۆرتەکەدا ئاماژەی بەوەش داوە بەهۆی چەند بارودۆخێکەوە کە لە دەروی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە لە مانگی یەکدا هێڵی بۆری هەناردەکردن بۆ ماوە 1 ڕۆژ لە کار کەوتووە. خستنە ڕووی داهاتی نەوتی فرۆشراوی هەرێم لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە لە دوای ئەوە دێت کە لە دوایین کۆبوونەوەی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قێرانەکانی هەرێمدا بڕیار درا لەمە دووە حکوومەتی هەرێم مانگانە داهاتی فرۆشتی نەوتەکەی ئاشکرا بکات. وەزارەتی سامانە سروشتەکان بە بەراورد بە مانگی 12 ساڵی ڕابردوو لە مانگی یەکدا زیاتر لە 500,000 بەرمیل نەوتی زیاتر هەناردە کردووە. پێشتریش لە ڕۆژی 11 ئەم مانگەدا وەزارەتی سامانە سروشتەکان هەمان راپۆرتی بڵاو کردەوە بەڵام ئاماژەی بە بڕی دەستکەوتوی داهاتی فرۆشراوی نەوت نەکردبوو. بڵاوکردنەوەی بڕی دەستکەوتوی داهاتی فرۆشراوی نەوتی هەرێم بۆ مانگیەکی ئەمساڵ لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە لە کاتێکدایە کە تەنها ئەو وەزارەتە خۆی ئاگاداری پرسی نەوتە و هیچ لایەنێکی بێلایانی ناوخۆی و پەرلەمانی وردبینی ڕێژەی هەناردەکردنی نەوت و داهاتەکەی نەکردووە لە ئێستا و لە ڕابردوودا. محەممەد نەجیب NRT. بەڵێ بەڕێزان دوایەوەی کۆنگرێسی ئەمریکا بانگێشتی وەزیری دەرەوەی ئەمریکای کرد لە سەر داگۆڕانکاریەکانی تورکیا لە نێو خاکی سووریا هەروەها لە سەر هێزەکانی پێشمەرگۆ بەتایبەت لەسەر یەپەکە دەچینە لای بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن. هونەرەنوەر هونەرم کاتت باش بانگێشتەکەی کۆنگرێسی ئەمریکا بۆچی بوو بۆچی وەزیری دەرەوەی ئەمریکای بانگێشت کردبوو چی وترا لەسەر دەستوەردانەکانی تورکیا و تۆپبەرانەکانی تورکیا لە نێو خاکی سووریادا چی وترا لەسەر کۆبانێ و لەسەر شەڕوانانی یەپەکە. بەڵێ سلااوان لێبێ
وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنگرێسی ئەمریکا لە ڕێگەی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی کۆنگرێس بانگێش کراوە. ئەم بانگێشکردنە بۆ ئەوەیە کە وەزیری دەرەوە ڕوونکردنەوە بدات لەسەر ئەو بودجەیە کە بۆ وەزارەتەکەی بۆ ساڵی 2007 داوای کردووە. لەم چوارچێوەیەشدا ئەندامانی کۆنگرێس و ئەندامانی ئەو لوجنەیە بە تایبەت چەندین پرسیاریان ئاڕاستەی وەزیری دەرەوە کرد دەربارەی سیاسەتەکانی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت هاتنە سەر باسی ڕۆڵی ئەو هێزانی کە لەسەر ئاسی زەمینی ئەمڕۆ دژی داعش شەڕ دەکەن. وەزیری دەرەوە ئاماژەی بەوە کرد کە لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە لە عێراق دەبەتی لە بەکووری خۆراوای عێراق شەڕ دەکەن و توانیویانە هێزەکانی داعش ڕابماڵن. ئەمە لە کاتێکە ئاماژەی بەوە کرد کە وتی هێزەکانی پێشمەرگەی لە عێراق کوردانی عراق پەیوەندیکی باشتریان هەیە لەگەڵ تورکیا و لە وەڵامی پرسیارێکی کۆنگرزمانێکە دەبارەی نیگەرانەکانی تورکیا و ئەو گرژی و ئاڵۆزی کە لە نێوان چەکدارانی یەپەکە و هەروەها تورکیا دروست بووە. وەزیری دەرەوە ئاماژەی بەوە کرد کە تورکیا هەم سنووری بە سنووری سووریایە و هەروەها بەرژەوەندی لە سووریا هەیە و ویلایەتە یەکگرتووەکان دەبێت لە پتەوکردنی هاوپەیمانێتی لەگەڵ تورکیادا بەردەوام بێت. بەڵام لە هەمان کاتدا جەختی لەسەر ئەوە کردەوە کە ویلایەتە یەکگرتووەکان پێویستی بە ئەو هێزە کوردیانە هەیە کە لە سووریا لە دژی داعش شەڕ دەکەن و هەروەها باسی کوبانی کرد. کوبانی بە نمونەیەکی سەرکەوتن و خۆڕاگری هێزە کوردیەکان هێنایەوە بۆ ئەندامانی کۆنگرێس لەوەی کە تا چەندێک پشگیری ئەمریکا بۆ هێزە کوردیەکان چەند کاریگەرە. هەروەها هاتە سەر باسکردنی دیسانەوە پێشمەرگە و باسی هاوکاریەکانی پێشمەرگەی کرد کە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە پێشکەش کراوە و ئاماژەی بەوە کرد کە بە جۆرێک لە جۆرەکان دەبێت هاوکاریەکان بەردەوام بێت. بەڵام وەزیری دەرەوە ئەوەی بۆ لوجنەکە ئاشکرا کرد کە کوردانی عێراق بە تایبەتی پێشمەرگە پەیوەندیی باشتری لەگەڵ تورکیادا هەیە بەراورد بە هێزەکانی یەپەکە کە لە ئێستادا گرژوواڵێزیەکی زۆر لە نێوانیاندا دروست بووە. ونەرەنوەر بەرپرسی ئۆفیسی ناتی لە واشنتن سوپاس بۆ زانێرەکانە. بەردەوامی لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بەرپرسانی باڵای حکوومەت هێرێم سێ ژماری جیاوازیان لەباری تێکڕای موچەی فەرمانبەرانەوە بڵاو کردوێتەوە کە ژمارەکان بەردەوام لە بەرزبوونەوەدان. حکوومەت هێرێم لە وەڵامی عەبادیدا ڕایگەیان مانگانە پێویستیان باش 190 ملیار دینارە بۆ دابینکردنی موچە. ئەوەش لە کاتێکدایە پێشتر دەیانوت پێویستیان باش 150 ملیار دینارە بۆ دابینکردنی موچە. بەپێی ئەو ژمارانی کە لە زاری بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمەوە بڵاو کراونەتەوە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بڕیپارەی پێویست بۆ دابینکردنی موچە لە هەڵکشانی بەردەوامدایە بە جۆرێک لە 850 ملیار دینارەوە بەرز بۆتەوە بۆ 864 ملیار دینار و دوایین ژمارەش 890 ملیار دینارە. لە 23 کانونی یەکەمی ئەم ساڵدا سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیپارەی پێویستی بۆ موچەی فەرمانبەران بە 850 ملیار دینار دیاری کرد. نزیکەی مانگێک بەر لە ئێستاش نەورۆز مەولود وەزیری شارەوانی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هەرێم مانگانە پێویستی بە 864 ملیار دینار هەیە بۆ دابینکردنی موچەی مانگانەی فەرمانبەران. لە 16 شوباتیشدا حکوومەتی هەرێم لە وەڵامی لێدوانەکانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقدا ڕایگەیاند بڕیپاری پێویست بۆ موچە نزیکەی 890 ملیار دینارە. بەرزبوونەوەی خەرجی موچە بە بڕی نزیکەی 40 ملیار دینار لە ماوەی مانگێکدا لە کاتێکدایە کە بە پێی ڕێوشوێنەکانی حکوومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی خەرجەکان کەم کراونەتەوە و دامەزراندن و پلە بەرزکردنەوەش ڕاگیراون. هەندێک لە چاودێران ئاماژە بۆ ئەوە دەکەن ئەگەر زۆرە دامەزراندنی نیوە و پلە بەرزکردنەوە کرابێت بۆیە پارەکە بەو شێوەیە بەرز بۆتەوە وەک ئەوەی کە لەم مانگەدا NRT دوو بەڵگەنامەی بە ئیمزای نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بڵاو کردەوە کە بڕیاریدا بە بڕینەوەی موچە بۆ وارسی شەهیدێک و بەرزکردنەوەی موچەی وارسی شەهیدێکی دیکە. حکوومەتی هەرێم زیاتر لە 1,400,000 موچەخۆری هەیە کە بە وتەی وەزیری شارەوانی زیاتر لە 790,000 فەرمانبەری هەمیشەیین. هەروەها نزیکەی 230,000 خانەنشینن، نزیکەی 421,000 کەسیش چاودێری و بیمەکان وەردەگرن. هەرچی گرێبەسەکانیشە 31,000 کەسن. ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە لە نێو ئەو 790,000 کەسەی فەرمانبەری حکوومەتن زیاتر لە 341,000یان سەربازین و زیاتر لە 378,000 تریشیان فەرمانبەری مەدەنین. بەم پێش بێت پاشەکەوتکردنی موچە زیاتر لە نیوەی فەرمانبەرانی هەرێم ناگرێتەوە چونکە نزیکەی نیوەیان لە سلکی سەربازیدان. جگە لەوانیش وارسی شەهیدان و ئەنفالکراوانیش لە پاشەکەوتی موچە بەدەرکراون.
لە سێشەممە هەفتەی ڕابردوو دەنگۆی تەقینەوەی بۆ رێنەوتیەکەی هەرێم لە نزیک شاری ئۆرفەی باکووری کوردستان بڵاو بۆتەوە، بەڵام تا ئێستا بەرپرسانی تورکیا باسییان لە هیچ تەقینەوەی نەکردووە. لەسەر راستی ناوخۆی هەرێمی کوردستانیش زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمان دەڵێن تا ئێستا بەڵگەی تەقانەوەی بۆریەکەیان دەست نەکەوتووە. لە سێشەممەی هەفتەی ڕابردووە هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ڕاگیرەوە. بەرپرسانی حکوومەتی هەرێم هۆکارەکان جێڕایەوە بۆ تەقانەوەی بۆری گواستنەوەی نەوتی هەرێم لەلایەن پەکەکەوە، بەڵام هەتا ئێستا نە بەرپرسانی تورکیا و نە میدیای تورکیا باسییان لە هیچ تەقینەوەیەک نەکردووە لەو ناوچەیە. بەرپرسانی پەکەکەش بە فەرمی ئەو دەنگۆیان ڕەت کردەوە. لەسەر ئاسی ناوخۆش زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دەڵێن تا ئێستا بەڵگەی تەقانەوەی بۆریەکان دەست نەکەوتووە و ئەوەی لە بەدواداچوونەکاندا دەست کەوتووە هیچ تەقینەوەیەک لەو ناوچانەدا ڕویان نەداوە کە بۆریەکەیان پێدا تێپەڕ دەبێت. هیچ سەرچاوەیەکی فەرمی نە لە تورکیا نە لە هەرێمی کوردستان پشتڕاستی ئەوەی نەکردوێتەوە کە بۆری نەوتی هەرێم لەو نێوەندەی کە نێوانی ئورفا و ئەو ناوچەیە لە ڕووحا تەقینرابێتەوە. ئێمە زانیاریمانەیە کە ئەو شوێنە بەدەست سوپای تورکیاوەیە. ململانەکانی نێوان پارتی و پەکەکە مێژوویەکی درێژیان هەیە و هەرجارە و بە جۆرێکی جیاواز دەردەکەوێتەوە. بەشێک لە پەرلەمانتارانی کوردستانیش لە بڵاوکردنەوەی ئەو دەنگۆیی ئەم جارە بە گومان و دەڵێن ڕەنگە سیاسەتی تورکیا بێت بۆ دروستکردنی شەڕی کورد لە نێوان باکوور و باشووردا. ئەندامێکی فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت بۆ پێی دۆسەی نەوت لای پارتیە دەبێت بارزانی قسەی هەبێت چونکە بەوەستانی هەناردی نەوت موچە نامێنێت. هیچ ناوەندێکی فەرمی تورکی ناڵێت تەقینەوە کراوە لەم ناوچانە و ئەگەر تەقینەوەش کرابێت پەکەکە بە پێی بەدوواچوونی ئەمە ناتوانێت و ناوچانە داگیرکە بۆ پێی دۆسی نەوت لای پارتیە بە تایبەتی کاک مەسعود لەسەر ئەمە بێتە سەرخەت چونکە ئەمە لایەک مەعاش نامێنێ بە تەواوەتی و کە مە موچەش ڕەنگە هەرە مانگە بیانەوە بیدەن. لە ماوەی ڕابردوودا عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دووجار ڕایگەیان گەر هەرێم نەوت ڕادەستی بەغدا بکات بەغداش موچەی هەرێم دابین دەکات. بۆیە ئەمە بۆتە جێی گومانی بەشێک لە پەرلەمانتاران کە ڕەنگە فشارێکی دەرەکی وای کردبێت هەرێم بگەڕێتەوە بۆ بەغدا. ئەندامێکی فراکسیۆنی یەکگرتووش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوە یەکێکە لە گومانەکان. بۆڕی تەقاندنەوە جارێ هیچ شتێکی موئەکەدی لەسەر نییە، بەڵکو هێزێکی سوپای تورکیایە کە دەوری بۆڕەکەی داوە. بێگومان ئەمە زەرەری حکوومەتی هەرێمی کوردستان و زەرەری هەرێمی کوردستانە و ئەگەر بێت و فشارێکیش نەبێ لە دەرەوە و لە لایەنە جیاوازەکان بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بە ناچاری بگەڕێتەوە باوەشی بەغدا و لەگەڵ بەغدای ڕێ بکەوێت. ئەگەرچی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە پشکی یەکێتیە، بەڵام پەرلەمانتارەکانی یەکێتیش دەڵێن بە ئاگانین لە دەنگۆی تەقانەوەی بۆریەکە و هیچ بەڵگەیەکیان لەو بارەیەوە لە بەردەستدا نییە. لە ڕاستیە ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە سەبارەت بەو بۆریە تا ئێستا هیچ بەڵگەیەکمان دەست نەکەوتەوە کە ئەو بۆری نەوتە تەقێنرا بێتەوە و نازانین ئایا حکوومەت ئەمەی لەکوێ هێنا. هەرچەندە زۆرینەی فراکسیۆنەکانی تر دەڵێن بەڵگە دەست نەکەوتووە بۆری نەوتەکە تەقێنرابێتەوە، بەڵام پەرلەمانتارێکی پارتی دەڵێت بۆریەکە تەقیوەتەوە و ئەو ناوچەی لێشی تەقێنراوەتەوە لە ژێر هەژمونی پەکەکەدایە. بۆیە گومان دەکرێت ئەوان ئەو کردەوەیان ئەنجام دابێت. دەژڵێت بۆی وەستانی هەناردی نەوتەوە مەترسی کەوتۆتە سەردابینکردنی موچە. ئەوە کۆ هاتیە ڕاوستاندنش نەتیجێ پەقاندنا بۆ ڕێ بیە یان ژیر ژێر مەترسیە وان فشارە بیە وان تهدیدێن کۆ بەردەوام بیە و تاکە هێز ئەوە کۆ شکامەشی بۆ چتەن حەتانۆکە کۆ ئەوژی لایەنێ پەکەکەیە. بەپی بەدواداچوونی NRT بۆ دەنگۆی تەقانەوەی بۆری نەوتی هەرێم دەرکەوتووە تا ئێستا هیچ سەرچاوێکی فەرمی و نافەرمی لە تورکیا بە هاوڵاتیانی ناوچە سنووریەکانیشەوە باسییان لەوە نەکردووە کە بۆری گواستنەوەی نەوتی هەرێم تەقێنرابێتەوە و میدیاکانی ئەو وڵاتەش باسییان لەو بابەتە نەکردووە. هاوکاریاسین NRT سلێمانی. بارزانی کە لە 11 مانگەدا گەشتێکی بۆ دەروی وڵات ئەنجامدا. لەگەڵ گەشتەکەیدا جموجوڵە سیاسیەکانی حەزبەکەی و یەکێتیشی وەستان. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەتیش کە دەبوو لە ماوەی هەفتەیەکدا پەرلەمان و حکوومەت کارا بکاتەوە، ئێستا تەنان دامانی پارتی و یەکێتی لە لیژنەکەدا ماون و یەکگرتوو لە لیژنەکەدا کشایە و ڕانگەیان. لیژنەکە سەرکەوتونە بووە لە کارەکانیدا. کاتێک مانگی ڕابردوو بارزانی و لایەنەکان کۆبوونەوە گرە و لەسەر کەمترین کات بوو بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان، بەڵام ئێستاش کێشەکان وەک پێش کۆبوونەوەکەن و یەکگرتوویش کە ئومێدی زۆری بە لیژنەکە هەبوو متمانەی پێنەماوە و بەشێک نییە
لەو لیژنەیە. بارزانی کە قەیرانە سیاسیەکە پەیوەندی بە پۆستەکەی ئەوە هەیە 11 ئەم مانگا لەگەڵ گەشتەکەیدا بۆ دەرەوەی وڵات جموجوڵە سیاسیەکانی حزبەکەی وێچێتی وەستان یەکێتی کە بانگەشی ئەوە دەکات پڕۆژەی نوێی هەیە چاوەڕوانی کۆبوونەوەیە لەگەڵ مەسعود بارزانی کە لە 19 ئابی ساڵی ڕابردووەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیان گفتوگۆکان بۆ چارەسەری دۆخی هەرێم گەشتونەتە خاڵی یەکلاکردنەوە و لە ڕۆژانی داهاتوودا لەگەڵ بارزانی کۆ دەبنەوە. یەکێتی نیشتمانی کوردستان پێشەکی لێرا خۆمان لەگەڵ گۆڕەڕە چونکە بۆ ئەوەی زیاتر بە یەکۆی لە منتیقەیەکە ڕێبکەوین دوایی بە هەردوو لاشمانە بچین لەگەڵ پارتی ڕێبکەوین و ئەگەر بێت و لەگەڵ پارتی گۆڕان ڕێبکەوین و پارتی ئیحمالکەین بەڕێی من سەقەتە و نەتیجەی باش نایەوە لەگەڵ پارتیش ڕێبکەوین و گۆڕانی تیانە بێ بە هەمان شت هەر سەقەتە و سەرکەوتوو نابین. بارزانی لە دوای گەڕانەوەی یەکەمین لایەن لەگەڵ مەکتەبی سیاسی حەزبەکەی کۆبووە و بڕیاریشە شەممەی داهاتوو لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی حەزبەکەیدا کۆ ببێتەوە. کۆبوونەوەی مەکتەبی سیاسیمان هەبوو جەنابی سەرۆکمان بینی کە تازە لە سەفەر هاتەوە مە لەگەیەکێتی زۆر کۆ دەبینەوە بۆ ئاگاداری دایم کۆبوونەوەمان هەیە لەگەیەکێتی و ئاگامان لە یەکترە و لەگەر کاک مەسعودیشدا دەنیشتن بەڵێ لەو نزیکانە دانیشتن لەگەر کاک مەسعودیش دەبی. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها لایەنن ئەندامەکانیان پێکەوە لە لیژنەی کاراکردنەوەی پارلەمان و حکوومەت مابن چونکە یەگرتوو لە لیژنەکە کشایەوە و ڕایگەیان ناتوانن پەرلەمان و حکوومەت کارا بکەنەوە و لیژنەکەش سەرکەوتوو نەبوو چونکە دەبوو لە ماوەی هەفتەیەکدا پەرلەمان و حکوومەت کارا بکرێنەوە و گۆڕان و کۆمەڵ ڕازی بکەن بەشداری لە کۆبوونەوەی دووەمی بارزانی و لایەنەکاندا بکەن بەڵام نە پەرلەمان کاراکرایەوە و نە کۆبوونەوەی دووەمی بارزانی و لایەنەکانیش ئەنجام درا. پارتی وێچێتی هەرچۆنێک ڕێبکەون دەبێت کراسێکی یاسایی بەبەر ڕێکەوتنەکاندا بکەن بەڵام ئەمە بەبێ بزوتنەوەی گۆڕان نابێ چونکە سەرۆکی پەرلەمان لای بزوتنەوەی گۆڕانە و ئێستا ئەو ڕۆڵی بەرگدورێک دەبینێت هەتاوەکو ڕازی نەبێت یەکێتی و پارتی ناتوانن کراسە یاسایەکان بەبەر ڕێکەوتنەکاندا بکەن. هێمن مەحموودێن ئارتی سلێمانی. پارێزگاری سلێمانی ڕایگەیان پابەندە بە ڕادستکردنەوەی پۆستی پارێزگار بە بزوتنەوەی گۆڕان لە کاتی خۆیدا. ئاسۆ فەرەیدون لە بەرنامەی تاوتوێ نارتیدا ڕایگەیان پابەندە بە ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان لە دابەشکردنی پۆستەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئاڵوگۆڕکردنیان ئاماژی بۆش کرد. ئەگەر یەکێتی و گۆڕان ڕێکەوتنی نوێ لەسەر ئاڵوگۆڕکردنی پۆستەکان بکەن ئەوە ئەویش پێوەی پابەند دەبێت. بەپێی ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی لەسەر دابەشکردنی پۆستەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ ماوەی 2 ساڵ هەریەکان پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگایان بەدەستەوە دەبێ و بەپێی ڕێکەوتنەکەش دەبێت لە مانگی ئابی ئەم ساڵدا ئاڵوگۆڕ بە پۆستەکان بکرێت. یەک بە مەرسومی سەرۆکاتی هەرێم دەست بەکار بوو حوتی یەکی 2015 لەبەرەوە پابەندم بەو ڕێککەوتن نامەی نێوانی یەکێتی و گۆڕان کە ئیلتیزاماتی یەکێتی نیشتیمانی ڕادستکردنی پارێزگاری سلێمانیە بۆ بزوتنەوەی گۆڕان بەرامبەر بەوە بزوتنەوەی گۆڕان ئیلتیزاماتی پێدانەوەی یان ئاڵوگۆڕکردن لە پۆستی پارێزگاری هەڵەبجە جێگیری پارێزگاری سلەیمانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و قایمقامەتی مرکزی سلەیمانی هەیە کە هەر هەمووشی پێویستی بە مەرسوومەیە. بە مەبەستی شکاندنی بایکۆتی مامۆستایان بەرپرسانی یەکێتی لە سلێمانی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیدا کۆبوونەوە و شاندی یەکێتی داوای لەو دوو حزبە کرد کار بکەن بۆی مامۆستایان بایکۆت بشکێن و بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. شاندەکە یەکێتی سەردانی بزوتنەوەی گۆڕانی نەکردو باژەروانی سلێمانی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت ئەوان لەگەڵ دەنگی مامۆستایاندان و بایکۆت و خۆپشاندان مافی ڕەوای خۆیانە. یەکێتی لە ماوەی ڕابردوودا بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم چەندین پێشنیاز و دەست پێشخەری کرد بەڵام سەرجەم هەوڵەکانی شکستی هێنا. ئێستا ئەو حیزبە دەیەوێت لە دۆخی قەیراناوی هەرێمدا بە هەر نرخێک بێت مامۆستایان بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. شاندێکی یەکێتی بە سەرۆکایەتی بەرپرسی مەڵبەندی سلێمانی سەردانی یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی کرد داوای لێیان کرد کار بکەن تاوەکو مامۆستایان بایکۆت بشکێن و پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە.
بە بایکۆتکردنی مامۆستایان و هەروەها خوێندکاران و ئەو ئەزمە زۆر سەختەی کە ڕووی کردوتە هەموو هاوڵاتیان هەمووان لە هەوڵداین بۆ ئەوەی کە ئەو دابەشبوونەی لە نێوان مامۆستایانە ڕوویدا لە ئایندەیە بەردەوام نەبێ هەمووان پێکەوە پشتیوانی بکەین لە مامۆستایان و لە داواڕەوەکانیان. سەردانەکەی شاندی یەکێتی بزوتنەوەی گۆڕانی نەگرتەوە باژێرەوانی سلێمانی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت ئەوان لەگەڵ دەنگی مامۆستایاندان و بایکۆت و خۆپشاندان مافی ڕەوای خۆیانە. بەکارێکی باشی نازانین کە حیزب دەخالەتکە لە بابەتی بایکۆت و مانگرتنی فەرمانبەرانە چونکە مەسەلەی لەوە چۆتە دەرەوە مەسەلێکی حیزبی بێمە پەیوەندی هەیە بە ژیانی هەموو هاوڵاتیانەوە پەیوەندی هەیە بە ژیانی هەموو فەرمانبەرانەوە ئەوەی دۆخێکی ئێستا هەیە زوڵمێکی گەورەی حکوومەتێکا لە موچەخۆر و فەرمانبەر لەبەرەوە بە تەواوەتی ڕەوایەتین بە ناڕەزایەتیەکانی فەرمانبەران و موچەخۆران. لا چەند ڕۆژی ڕابردوودا مامۆستایانی یەکێتی و پارتی بایکۆتی دەوامیان شکاند بەڵام مامۆستایانی لیستی هاوبەش کە لە گۆڕان و یەگرتو کۆمەڵ پێگاتون ڕەتیان کردەوە بایکۆت بشکێنن. مامۆستایانی ژێکێکن لەو چینانەی کە بۆ داواکاری مافەکانیان پێویستە هەڵوێست وەربگرن ئتر چ بە مانگرتن بێت بە بایکۆت بێت بە خۆپیشاندانی مەدەنیانە بێت بەڵام زانیمان بایکۆتکردن چارەسەری وەزعەکە ناکات بگرە زیانی زۆرترە لە سوودوەرگرتنی زیانەکانیشی تەنها مناڵی فەقیر و هەژارەگرێتەوە. نزیکەی مانگێکە بەشێک لە مامۆستایانی سلێمانی و هەڵەبجە و سنووری ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی داوامیان کردو داوای خەرجکردنی موچەی مانگەکانی پێشوو گۆڕانکاری لە سیستمی نوێی موچەدا دەکەن. لە پاش تێپەڕبوونی مانگێک بەسەر بایکۆتکردنی داوامدا لەلایەن مامۆستایانی پارێزگای سلێمانیەوە هێشتا بەشێکی زۆر لە دەرگای قوتابخانەکان بەداخراوی ماونەتەوە بەڵام ئاخۆ هەوڵەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت دەم دەرگا داخراوانە بکاتەوە یاخود بایکۆت بەردەوامی دەبێ. بژاردە بە غێنارتی سلێمانی. لە 100 ساڵی ڕابردوودا کورد لە ئێران هیچ پلە و پۆستێکی لە حکومەتدا پێنەدراوە و دوایین جار بەر لە 150 ساڵ کوردێک لە سەردەمی ناسرەدین شای قاجاردا پۆستی فەرماندەی گشتی سوپایەرانی پێدرا بەڵام بە تۆمەتی هەوڵدان بۆ دابەشکردنی ئێران و سربەخۆی کوردستان لە پۆستەکەی دوورخرایەوە. هاوکات جگە لە بەشداری پێنەکردنی کورد لە حکومەتدا بەڕێبردنی پارێزگا و شارە کوردەکانیش بەدەست کوردەوە نەبوون. تەنها یەک جار پارێزگاری سنە لە سەردەمی سەرۆک کۆمار محەممەد خاتەمیدا کورد بووە. چیرۆکی کورد لە ئێران چیرۆکی گەلێکی نامۆیە بەدەسەڵات بەراورد بە نەتەوەکانی دیکەی ئێران کورد کەمترین بەشداری لە دەسەڵاتدا پێکراوە بە تایبەت لە پۆستە باڵاکاندا یان هەر بەشداری پێنەکراوە یان ئەگەر کوردێکیش بەشداری پێکرابێت هەرگیز بە شوناسی کوردیەوە نەبووە. لە 100 ساڵی ڕابردوودا هیچ کوردێکی سوننە لە تاران نەبۆتە خاوەن پۆست و پلەپایە. بەر لە 150 ساڵ عەزیزخانی موکری دوایین کوردی خاوەن دەسەڵات بووە لە تاران کە لە سەردەمی ناسرەدین شای قاجاردا پۆستی فەرماندەی گشتی سوپای ئێرانی پێدرا بەڵام ئەویش دوجار بە تۆمەتی هەوڵدان بۆ دابشکردنی ئێران و سربەخۆی کوردستان لە پۆستەکەی دوور خرایەوە. دوای عەزیزخان کەسایەتی و لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە درێژایی 150 ساڵی ڕابردوو لە ناکۆکیدا بوون لەگەڵ دەسەڵاتدارانی تاران. دەوترێت پێشتر کورد بە هۆکاری نەتەوەیی لە دەسەڵاتدا بەشداریان پێ نەدەکرا بەڵام دوای ساڵی 1979 سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی هۆکارێکی دیکەشی پێزیاد بوو ئەویش هۆکاری ئاینی بوو. لە دوای شۆڕشی 1979 لە هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەماندا حیزبە کوردیەکان لەوانە حیزبی دیموکرات و کۆمەڵا بەشداریان لە هەڵبژاردندا کردو توانیان زۆربەی کورسەکانی شارە کوردیەکان بۆ خۆیان مسۆگەر بکەن بەڵام دواتر حکوومەتی ئێران ئەنجامی هەڵبژاردنەکانی لە کوردستان هەڵوەشاندەوە. جگە لە خولی یەکەم لە هیچ خولێکی دیکەدا ڕێگە بە بەشداریکردنی حیزبە کوردیەکان نەدراوە. لە 37 ساڵی ڕابردوودا کوردە سوننە مەزەبەکان هیچ پۆستێکی باڵای حکوومەتیان پێ نەدراوە. باڵاترین پۆست کە لەم دوایانەدا پێیان درابێت پۆستی بەڕێوەبەرایەتی قایمقامەتی هەندێک لە شارەکان بووە و تا ئێستاشی لەگەڵدا بێت زۆربەی پۆستە ئیدارەکانی شارە کوردەکان بە کەسانی غەیرە کورد سپێردراوە. دۆخی کوردە شیعەکانیش زۆر باش نییە بەڵام بەراورد بە کوردە سوننەکان لە 37 ساڵی ڕابردوودا چەند پۆستێکیان پێدراوە. لە ساڵی 1970دا لە حکوومەتی کاتی دوای سەرکەوتنی شۆڕشدا کەریم سنجابی
کە کوردێکی شیعە بوو بۆ ماوەی 2 مانگ کرایە وەزیری دەرەوەی ئێران. ساڵی 1990 لە سەردەمی سەرۆک کۆماری محەممەد خاتەمیشدا بۆ ماوەی 4 ساڵ کوردێکی شیعای دیکە کرایە پارێزگاری سنە. پارێزگای ورمێکە زۆرینەی دانیشتوانەکەی کوردی سنەن لە 37 ساڵی ڕابردوودا 13 پارێزگاری هەبووە کار هەمویان لە نەتەوەی تورک بوون. لە پارێزگای سناش جگە لە پارێزگارێکی کوردی شیعە بێت هیچ کوردێک نەکراوەتە پارێزگار. لە پارێزگاکانی ئیلام و کرمانشانیش زۆربەی پارێزگارەکان خەڵکی ناوچەکانی دیکەی ئێران بوون. ساڵی 1999 لە خولی شەشەمی پەرلەمانی ئێراندا بۆ یەکەم جار بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان بە سەرۆکایەتی بەهادین ئەدەب فراکسیۆنی نوێنەرانی کوردیان پێکێنا و کوردێکیان بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان کاندید کرد. بەڵام جگە لە ئەندامانی فراکسیۆنە کوردیەکە نەبێت هیچ پەرلەمانتارێکی دیکە دەنگی بە کاندیدە کوردەکە نەدا. کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندە بەدەسەڵات نامۆیە کە حیزبە کوردەکان و چالاکانی سیاسی کوردیش تەنانەت داوای بەشداریکردنی کورد لە دەسەڵاتی تاراندا ناکەن. ئەوەی داوای دەکەن ئەوەیە کورد ناوچەکانی خۆیان بەڕێوە ببەن کە ئەمەش بەوتەی هەندێک لە چالاکانی کورد هەر کەسێک داوای بەڕێوەبردنی ناوچە کوردەکان لەلایەن کورد خۆیەوە بکات لەلایەن دەسەڵاتدارانەوە تۆمەتی هەوڵدان بۆ دابەشکردنی ئێران دەدرێتە پاڵی. بەڵێ برەزان با پێی زانیاریەکانی نافتی لە ئێستادا لە شاری ئامەدی باکووری کوردستان دەنگی تەقە دەبیسرێت، هەروەها دەوترێت تەقە لە چەند بنکەیەکی پۆلیس کراوە لە شاری ئامەد بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنیرێ نافتی لە ئامەد سەفدا کەپڵان. سەفدام کاتت باش دوازانیاریەکان چین لەکوێ دەنگی تەقە دەبیسرێت، تەقە لەکوێ دەکرێت، سەرچاوەبنیەکان دەڵێن چی کێنەوانی تەقە دەکەن لە ئێستادا تەقەکە بەردەوامە؟ بله هیچی بردوامه از 15 دقیقه کو امکارم بهشون که از دنگین چکال تاغین آمده به گشتی بیسن به تایید چیل تاغین باغلاره سر امت جادسی لعالیه حضور evleri همه دم امکارم بهشون که همین تاغا پیدا کرن کو ایریش برن سر کاراکول امنی امنی جی ام بهشون کو بزلیان بس و به ایریشه هاتی داین به انجام ده چه برینداریان جه چه مری پیکاتیه هیچی ندیاره دورا 15 دقیقه از دنگانا آجوت و هیچی از دنگانا تاغین آمده تبیسن به تایبشی ایریش برنه سر تاغا آمده مکتبین دبستان نین پولیسا لوی داره کبچون پیکاتیه لوی داره هیچی از کبچون بردوام بکن لطاقین دینشی هر وها از دنگین چکان بهتر سرهبدو تبیستن. سەفدا کەپڵان پامنیری نافتی لە ئامەد سپاس بۆ زانیاریەکانە. بەردەوامین بەهۆی دوو تەقینەوەی خۆکوژی لە حسێنەیەکی شیعەکاندا لە شاری بەغداد 15 کەس کوژران و 50 کەسی دیکەش بریندار بوون. داعشیش بە پرسیارەتی خۆی لە تەقینەوەکان ڕاگەیان. پۆلیسی عێراق ڕایگەیان تەقینەوەکە لە حسێنەی ڕەسوول لەعزەم لە گەڕەکی شعلەی شاری بەغداد ڕوویداوە کە زۆربەی دانیشتوانەکەی شیعە مەزەبن. ئاماژەی بۆش کرد تەقینەوەی یەکەم لە ڕێگەی بۆمبی چێنراوە ڕوویداوە. دواتر کاتێک گەزەمنیەکان لە ناوچەکە کۆبوونەتەوە تەقینەوەی دووەم ڕوویداوە کە بەوتەی سەرچاوەیەک لە پۆلیسی عێراق. 4 کەس لە کوژراوەکان سەر بە گەزەمنیەکانن. لە لایەکی ترەوە ماڵپەڕی ئەعماقی سەر بە داعش ڕایگەیان تەقینە خۆکوژیەکان لەلایەن دوو چەکداری سەر بە ئەوانەوە ئەنجام دراوە. دوای زیاتر لە 15 ساڵ کارکردن ڕۆژنامە و ماڵپەڕی هاوڵاتی باهۆی قەیرانی داراییەوە ڕاگیران لە دوایین ژمارەی ڕۆژنامەی هاوڵاتیدا کەم ڕۆبڵاو کراوەتەوە. تاریخ فاتە خاوەن ئیمتیازی ڕۆژنامەکە ئاماژەی بۆ کردووە بەهۆی قەیرانی داراییەوە چیتر ناتوانێت بەردەوام بێت لە پشتگیریکردنی دارایی ڕۆژنامەکە. وتیشی باوکاریکردنی ڕۆژنامەکە ژمارەیەکی بانکیان کردبەوە بەڵام 1 دینار و 1 دۆلار نەچۆتە سەرحسابەکە. یەکەم ڕۆژنامەی ئەهلی لە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیرا. لە 5 تشرینی دووەمی ساڵی 2000 ژمارە سفری ڕۆژنامەی هاوڵاتی بەمانشێتی با لە بڕوا و متمانە بەیەکردنەوە دەست پێ بکەین بڵاو بوویەوە. لە دوایین ژمارەشدا خاوەن ئیمتیازی ڕۆژنامەکە دەڵێت دینارێک کۆمەک نەکراین و هاوڵاتی ڕاگیرا. منتوانیم هەنزیکەی ساڵێک تەحملی زەرەرەکەی بکەم. وی بانگوازێکمان کرد بۆ گەر کەسانێک خەمی جەریدەکەیان و خەمی میدیای ئازادیان لە هەرێمی کوردستان کۆمەکمان بکەین بەڵام بەداخەوە کەس هاوکاری نەکردین بۆ بڕیارمان ڕایگرین. ڕۆژنامەی هاوڵاتی ڕۆژنامەیەکی سیاسی گشتی ئەهلیە و
لە ساڵی 2000ەوە 1940 ژمارەی لێ دەرچووە تا ساڵی 2007 هەفتانە بوو دواتر کرا بە هەفتەی دووجار پاشان لە ساڵی 2012 کرا بە ڕۆژانە نزیکەی مانگێک بەر لە ئێستاش ڕۆژنامەکە بانگەوازێکی بڵاو کردەوە بۆ کۆمەککردنی تاوەکو بەردەوام بێت بەڵام بەهۆی هاوکاری نەکردنی بڕیاری ڕاگررتنی درا تەوان ڕاگررتنەکە ئێمە ناومانناوە کات بۆ کاتێکی نادیار کاتێکی نادیار مێدمانەیە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە چارەسەر بێ و میدیاش بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ بەڵام تاوەکو ئێستا ئاسۆی چارەسەری قەیرانی دارایی و دەرچینەوەی ڕۆژنامەی هاوڵاتی ئاسۆیە کە تا ڕادێک ئەتوانم بڵم نادیارە بەڵام هەرچۆنە بێ ئێمە ئەوەی کە ناو قەیرانی ڕاگررتنی ڕۆژنامەی هاوڵاتی بۆ کاتێکی نادیار لە هەرێمی کوردستان 900 ڕۆژنامە و گۆڤار و بابەتە چاپەمەنیەکان لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان مۆڵەتی کارکردنیان پێدراوە بەڵام بە هۆکاری جۆراوجۆر و لە هەمووشیان دیارتر بەهۆی قەیرانی داراییەوە 850یان داخراون و ئێستا تەنها 50 لەو ڕۆژنامە و گۆڤارانە بەردەوامن لە دەرچوون سەبارەت بۆ قەیرانی کە ڕۆژنامەی هاوڵاتی بەداخستننا ئەتوانم بڵێم سەرجەم ڕۆژنامە کاغەزیەکان ئێستا لە هەرێمی کوردستان و دووچاری قەیرانە بوون کێشەکە دوو لایەنە لایەنێکە لایەنێکی جیهانیە ئەگرێتەوە کە ئێستا سەرجەم بڵاوکراوە کاغەزەکان لە سەرانسەری جیهانە دووچاری قەیران بوونەتەوە قەیرانەکە پێوترێت تیۆری مەرگی کاغەز پێشکەوتنی میدیای ئەلیکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هۆکارە سەرەکیەکانی پاشەکشەی میدیای چاپکرا و دەزانرێت بەڵام لە هەرێمی کوردستان سەرباری ئەو هۆکارە ماوەی 2 ساڵە قەیرانی دارایی فرۆشی ڕۆژنامە و گۆڤارەکانی زیاتر کەم کردوێتەوە بەنسبەت بڵین گۆڤارەکان لە لای خۆم جێی دەکەم فرۆشتنی زۆر کەم بۆتەوە یعنی بەنسبەت من 200 هاوڵاتی وەرەگری ئێستا تقریبا 5 بۆ 10 هاوڵاتی وەرەگرم دەدانی سەر بێ 5 ژێمێنێتەوە ساڵی 1992 یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە قاهێرەی پایتەختی میسر لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانەوە دەرکراوە ئەوەش بە سەرەتای دەستپێکردنی ڕۆژنامەوانی کوردی دادەنرێت ڕۆژنامە و گۆڤارە ئەهلیەکان لە هەرێمی کوردستان یەک دوای یەک ناویان دەچێتە ناو مێژووی کاروانی ڕۆژنامەنووسی کوردی ئەوانەشی ماونەتەوە تاقانەی ناو ڕۆژنامەکانن چونکە قەیرانی دارایی دەرفەتیان نادات وەک هاوڕێک حیزبیەکانیان بەردەوام بن ڕۆژنامەی هاوڵاتی یەکێکە لەو نمونانە کارزانتارە قێنارتی سلێمانی لا کۆتاییدا گرنگترین ناونیشانەکان داهاتیارێم لە ساڵی 2015دا زیاتر بوو لە موچەی ساڵێکی فەرمانبەران و بەشێکی زۆری داهاتەکان دیار نین و چیان لێ هاتووە حکومەت یارێم لەم ساڵدا سیاماری جیاوازی لەسەر کۆی موچەی فەرمانبەران بڵاو کردوتەوە و تەنها لە 2 مانگدا 40 میلیارد دینار زیادی کردووە. پارێزگاری سلێمانی ڕایگەیان پابەندە بە ڕێکەوتنی نێوانی کێتی و گۆڕانەوە و ئامادەیە پۆستەکەی ڕادستی کاندیدی بزوتنەوەی گۆڕان بکات. بەوەی 2 تەقینەوەی خۆکوژیەوە لە حسێنەیەکدا لە بەغدا 15 کەس کوژران و 50 کەسی دیکەش بریندار بوون. داعشیش بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکان ڕاگەیان. هەمیشە بۆ هەواڵ و زانێریونی سەردانی سایتی NRT TV.com بکەن. پانۆراما بە کۆتا گەیشت کامەران بن.